هەموو تورەکەکەم دیارە من شەوێ بەشداری ئەو هەڵمەتە بکەم کە لە کوردستانە بۆ بەکارهێنانی تورەکە هەرچەندە من لە وڵاتی سوید دەژیم لە وڵاتی کوردستان ناژیم بەڵام پێم خۆش بوو یارمەتی ئەو هەڵمەتە بکەم کە کاک سەرۆر دەستی پێ کردەوە دەستخۆشی یەکەم بەکارهێنانی تورەکە کارێکی زۆر باشە هیچ نەبێت خزمەتێکەکەی بە ژینگە بە طەبیعەت وڵاتەکە کەمتر پیسەکەیت تۆ نازانی ئەو کیسە لایلۆمی کە تۆ خواردنەکەی تێیەکەی یاوەکو سەوزەکەی تێگەی لە چی پێکاتەوە پێکاتێکی نوێەکەی نازانی لەبەرەوە بەکارهێنانیشی لەوەشێ کۆمەڵێ مادەی کیمیایی تێکەڵ کرابێت زەرەری هەبێ بۆ ژینگە باشترین حالێک لە کوردستان پێم وایە ئەگەر بۆی کە کوردستان نەبێت ڕۆژێر پلاستیک و کیسی لاینەوە بەڕاستی ئەبێ هەلێک بۆ توشێت دۆزیتەوە ئەوش بریکێنە بەکارهێنانی ئەم تورەکەی خامە ئەتوانی لە جیاتیەوەی کە ڕەنگی نەبێ ئەتوانین مسکاوی جوان و ڕستمی جوانشی لێ بدەین بە هیوای ئەوەی کە ئەمە ببێ بە نەریتێک بڵاو بێتەوە لەناو هەموو گەلی کووردا و داواکەم لەو برادرانی کە ئەم ڤیدیۆیە بینن ئەوانش هەڵسن بە هەمان کار بۆی کە بڕۆن و شت بکڕن و تورەکەی خام بەکاربێن ساز بێەوە